بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خۆی پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەم جارەش هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویست بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ. خۆشەویستان ئەم جارە ڕوومان کردوتە دەڤەرە سەوزەکە ئەوەی کە پێڵێن هەمیشە سەوز. پێنجوێنی خۆشەویست ئەم جاریان لە نزیک پێنجوێن لە گوندی نزارە بەرنامە ئەم جارەتان پێشکەشەکەین. ماشەڵڵا ئەم ناوە یەکێکە لەو ناوانەی کە لەگەڵ سروشتەکە یا زۆر گونجاوە. ماشەڵڵا سەیری ئەو دار و نزارەکە، ماشەڵڵا سەیری ئەم سەوزی و با ئەوڵێن زرعات و باخ و باخاتە بکە. یا ڕەبی ئاوادان بێ، یا ڕەبی خوای گەورە فەڕ و بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر گوندی نزارە و دەڤەری پێنجوێنە. وەک دەبینن لە ناو بێستانی کاڵەکە بەرنامەکەتان پێشکەشەکەم بەو هیوایی کە ئیشاڵڵا دیمەنەکانی گوندی نزارە چاو دڵتان ڕۆشن کاتەوە و هەروەها بەرنامەکەتان زۆر بەدڵ بێ. فەرمونون بە بەرنامەی ئەمڕۆ لە گوندی نزارە بین. جەنابی کاک جەمال جەنابەت هەر خەڵکی نزارەیت؟ بەڵێ قوربان هەر ئاسڵ نزارەین و باو بە پیرانمان هەر نزارە بوون. باشە ئەم ئەرز و ئاوای خۆتانە؟ وەڵی ڕاستیەکەی زیاتر ئیجارە. بەڵێ ئیجارە زیاتر ئەینانەوەڵا هەمووی خۆمان نییە. باشە کەمەکی خۆشمانی هەرتیایە وەکو ئین بەڵام زیاتری ئیجارە. باشە کاک جەمال بەبزانم تۆ ئێستا زرعاتێک کردووە، بەس چی و چیت کردووە؟ من وەکو خۆم بڵێن تەماتەم کردووە، کاڵەکم کردووە، شووتیم کردووە، هەروە بێتەوە بیبەریشم کردووە. باشە بەرووبوومی پێنجوێن کەی دەست پێەکە، ینی کەی بەرهەم دێ، کەی وەختی ئەوەیە تر بەرووبوومتان هەبێ بیخەنە بازاڕەوە؟ عادەتەن ئێمە ساڵانە شووتیمان کاڵکمان لە 15 حوت دەی حوت ئەو کاتانە بەرهەمان دەرەچێ. بەس ئەم ساڵەکە بە بۆنەی باران و ئەو ماوە باران بوو سارد جەوەگەشی خۆش نەبوو تۆزێ دواکەوت 4-5 ڕۆژە دواکەوت لە وادەی خۆی. ئێستا ئەمە ئێمە لە ناوی وەستاوین کاڵەکەوە نیە؟ بەلە قوربانەمە کاڵەکە کاڵکی جەنەیە جەنەی پێڵێن کاڵکی جەنە. ئەم کاڵکی جەنەیە هینە بابزانم ئاوشتی زۆرەوێ؟ ئەمە تقریبن ئێستا ئێمە ڕۆژنە ڕۆژی ئاوین ڕۆژنە ڕۆژ ساعت و نیوێ ئەبێ ئاوی بیرێ لە کاتی بڵێن ئاواکە خەریکە پێیەگا ئەبێت تۆزە زیات بۆشی زیاد بکەیت. باشە شووتی و کاڵەکتان چەنی ماوە پێ بگا؟ تقریبن ئەم کاڵەکە لەوە چێ هەر هەفتەیە 10 ڕۆژی مابێت لی پێیەگا شووتیش بە هەمان شێوە هەر 10 ڕۆژ هەفتەیەکی مابێت. باشە کاک جەمال ئەم بەرووبوومەی ئێوە بۆ با بڵێن بۆ ناو شارەکانی خۆمانە یاخود ئەڕواتە خوارەوە بەرەو جنوب؟ وڵای ڕاستیەکەی زیاتر بۆ جنوب ئێمە پشتمان قایمترە. عەرەب زۆر حەزیان لە کاڵەکی جەنەیە لێتی و چۆنەڵی بەدڵی شێتی ڕسەکەیشی بەدڵە ئارا دیتە تازە و چۆنەڵی بێغەل و غەش و ئەوەیە. ئێوە زیاتر لێرە لە ئالوەتان هەیە ئەیفرۆشن و دێن بۆ ئێرە لێتانەکڕنیا ئیبەنە سلێمانی ئەوانە؟ بۆڵای هەی شەیبا بۆ سلێمانی و دووری خاتۆ خۆی بڵێن بە پێی مەجای خۆی سیارەی هەیە و بۆی ئەگونجێ. بەڵام ئێمە زیاتر لەم ئەلوانەی ئێرە ساخەکەین و برا عەرەبەکان هەریەن لێرە بەرووبوومەکەمان لێ وەرەگرن لێرە زیاتر ساخەکەینەوە. یاڕەبی خوای گەورە خۆتان مەحفوظکە و ئینشاءڵڵا زرعاتەکەشتان بەرەکەتدار بێ.
خۆشەویستان زرعات بەشێکی پەیوەندی بە خاتوونەکان پەیوەندی بە ئافرەتان بە ژنانەوە هەیە واتە بە تایبەتی کە وەختی بژاور و چنین و ئەوانە دێ ڕاستەکە ئیشی ئافرەتانیش دەست پێەکە داتە فاتمە سەلام عەلەیکوم. عليكم السلام ورحمة الله خوا وبركاته. خۆتان بەیاخوا. يا أخوة بخير من سرساو سپاس بخير دەکەین. من يا أخوة. ئێوە ئێستا ئەمەی کە کردوتان ئەمە چییە؟ أما بيبرة والله بيدس بجاري كن بوي جوان بي ئەمە بیبەری تونەیە بیبەری شیرینە. شيرينة والله. شیرینە. بم. زۆر باشە ئێستا وەختی بژارەوە نییە؟ إنسا وقتي بجارة وقل هلانا وإيه بيا دواي إما بيا بيا قلي بيا علياتو. ئێوە ئێستا بەس بژارەکە یەکەن؟ بلى إما بس بجارة كيكين وبنتلو باكيا كينو أوان جين بخاك ناس قلي بيا دن. باشە وەختی شەتڵ کە ئەیچێنن ئەو کاتەش ئێوە ئیشتان تیا تيجي بلى إما شطل مان كرو وعفرته بيا وهمويتي. باشە بيا توزيع كعفرتيش داني دانا. زۆر باشە بابزانم ئێستا ئەمە چ جۆرە جایەکی هێناوە ئەبێ پێویستی بەوەیە کە بژاریکەن والله ترى سلام كيتياي وكاروشي تياي وبي هموي هالكني. کاڕۆژ ینی فەوتانی زۆر زەحمەتە ینی أنا راح ريشي زورة بلا أمان أم نوعين أما سلام كيبي أنا ما أسان بس كاروجنا ینی ئێوە ئێستا ئەوەی کە بژاریەکەن هیچ جۆرە جایشی تا نایڵنەوە نا والله أبي باك باكي كينو ندوا سيري كن هموي باك وجوان كراوة أجر بيتو طلع بزي بيلا من أبي بقرن بدوانا بلن بزيت عني الله أقام لي يعني با. جينا يعني شيء جوانا كان باشە لەشیان ساغ بێ و خی گەورە سەلامەتیان کە یاخوا باشە بیبەرەکەمان ئێستا ئەمە کەی توانین بیخۆین واتە کەی بێتە بەرەم ئینشاءالله تر ما تر إن شاء الله تر بيبري لي سنين وبدلقو إما سنين وكره جيبات دروي أبيعو إجباري كوي بايفروشي پرسیارم کرد شوتی و کاڵەکەکەمان عرب زۆر حەزی لەکەن بابزانم بيبر زيادة حزينة كان بزوري عربي با بزوري داتە فاتمە ئێوە ئەم ڕستقە ئینشاءڵە کە هاتە بەرهەم ئیشاڵە بەرەکەت دار بێ لێرە ساقیەکەنەوە لە علوی ئێرەیە هي واحد أتيت سرو لغوخلان وحتى أم علوة كبيني وتانا لا سر بردكا هموي علوة يتر إيبا سري لسر دان يا أخوي علوي وهاي توزي باشر علوي وهاي هرزان ترى بەنسبەت کرێکارەوە بابزانم کرێکاری هەر پێنجوان هەن یاخود لە شوێنەکانی تریشەوە کرێکار ئەمانەی ئێمە هەمومان عێراقین بەڵام ڕۆژی وایە یەک عێراقیتیانی هەموو ئێرانی و شارە زووری و سووریە و ئەوانەیە یاڕەبی خۆی گەورە بۆتان بەرەکەتدارکە لەشی ئێوەش ساغ بێ ینی بەڕاستی من کە کەسانی وەکوێەوە بینم خەریکی ئیش و کارن زۆر دڵم خۆشە بێ خی گەورە سەلامەتانکە و لەشتان ساغ بێ ئینشاءڵڵە ویشەکە قورسە بەس ناچارنەوەانە هەمووی یەکی خاوەن عیلەیەکن نەمەعاشە نەکاسپیە ناحیچە مەزورە ئەگەر حکومەت دامەزرانی کردای و دوو گەنجەتیانەکە لەگەڵ ئێمە مەزرابوون دادەفاتمە ئێستا هەر ئەوەی کە ئەم زرعاتاکە کە ئەو چەند کرێکارە لەگەڵ خۆیان هێنێ و ڕسقی عیلەیەک با بڵێن دابینەکە خوا ئەگادار ئەوەش خێرێکی گەورەیە خێرێکی گەورەیە زۆر ڕاست ئیشەکەمان حەڵاڵە بەس قورسە سەمە نەخۆمەوە تاخۆ دەمە نەخۆشم بە نەخۆشین مەزورم بێم ئەو ئیشەکەم ئەو ئافرەتی تر هەر عینەن من وایە ئەو دوو گەنجە ئەخۆ بێسبێنێ خاون شتێ بنێن بە یەکۆ بۆ خۆیان مەزور ئەوە تاتۆ لەگەڵ نادەست بژارە یاڕەبی خی گەورە لەش ساخکە خی گەورە شیفا بۆ بنێرێ خی گەورە ئیشاءڵڵا ئیش و کارەکەشتان بەرەکەت داکەوتو من ئیشەڵڵا سەلام عەلەیکوم چۆنیت باشی ئەوە چیەکەی لێرە بخۆمان هاتووی هاتووی چی بکەی هاتین زەرعاتەکەی زرعاتەکەن تۆ حەزت لە چییە لە کاڵەکە یا لە شووتی هەر هەموویە ئەی باشە ئەی بیبەر یا باینجان حەزمەی نییە هیچیان ئەی کوولەکە حەزم کوولەکە زۆر جوانەوەی گەورەکان حەزم لێتەوە حەزت لەوەش نییە با حەزم لێتی ئەو تۆ حەزت لێ ئەو کوولەکەیە چی لێ بکەیت ئەیکەم بەس شفتە شفتە ئافرین ڕاهی ڕاستەکەی ڕاستەکەی تۆ ئەزانی ئەمە چیتایە نازان دەسەیریکە دەست خۆش دەی بۆ هەریەکدانە تۆ هەر بەتەنیایت خوشکت هەیە برات هەیە برام هەیە حەزتە کرد خوشکیشت هەبێ باڵە هەمە هەتا ناویان چییە سازگار ساڵان سەر هەنیشەوە براکەم ئافرین بۆ ئەوانیش بەرە ئافرین دانێکی تریش بەرە باشە تۆ ئەتوانی شتێکی خۆشم بۆ بڵێ
من حەزم لە شتی خۆشە چیرۆکێک شیعرێک ئەی چی لەبەرە گۆرانی بەس دادێ بازام چی دادێ بۆم بڵێ کەروێ شکلانە ولانە گوێی لەسەر پشتانە ڕێوی هاوتی ینی ترسا زۆر باشە ئافرین تۆ حەز لێرەیە ماڵتان هەر لێرەیە باڵێ لە شوێن ترش هەمانە لە شوێنی تریش هەتانە کام ماڵەتان خۆشە ئەمەی ئێرەیە ئەوەی شوێنی تر ئی ئێرە ئێرە تۆ حەزت لە ناو ئەم بەرد و ناو ئەم داروشتانەیە زۆر ئافرین بۆ تۆ زۆر ئافرین ئەم پرچە چێ بۆی کردی خوش کاکەم خوشکەکەت ڕۆژانە ئەمە تێکەیت و دیسان دروستیەکەیتەوە باڵێ ئافرین بۆ تۆ زۆر باشە ئێمە سوپاست دەکەین کە ینی قسەت بۆ ئێمە کرد خۆش بێ دەست خۆش ئافرین دادەجان سەلام عەلیکوم سلام ورحمة الله وبركاته بخير بين يا أخوة سرسة سوپاس دەکەین دەکرێت لە سەرەتا ئەوە بڵم تخوا دەستکاری ئێرە مەکەن و مێ ڕوخێنن باشە حتى بو أنا كلنا يروخين تك روخايتي دا صلاة نية والله بەس ساڵانە هەر لایلۆنێکی پیادەن خۆیەگرێت شلون أنا والله جوان داي بوشين باشە بابزانم تۆ لەوانە ئێستا وەکو هەوار بەکاری بێن بەڵام بزانم چەند ساڵ لە ئێرە ژیاوی والله من خوم كيتر شوم كلو أم ليرة تبي استوياك صلاة بلي ینی تۆ 21 ساڵە لەم خانووە والله بيستوياك صلاة وأم لمخانو باشە ئیسراحەت و هینی چۆنە والله إسراحة هي لاقى بوي والله أخمان بو حيوان مان بو باشا. قالوا قازم ريشكم بو حتى شدو بو باشە بەسم وایە ئیسراحەتی و دانیشتن و بە ئەوە بڵێن هینی خانووەکە چۆنە مرتاح بوي باشە والله زور تەسەورەکەم بۆ هابین فێنک بێ بۆ زستانیش گەڕ والله لما ميشو لنا به بخوا بان كونا فينك باشە والله ئەمە بۆ خۆتان دروستان کردووە لا والله خزور مخو أفريقيا ودرستي كدوا ئەمە پێچێت دوای ڕاپەڕینەکە دروست کرد والله دوانەوە كان دروستیان کردووە دوایەوە ماڵی هێوەرەکان و خەزورم خواافریکا ئەو مردووە باشە ئەرەوەڵە وتت بیست ئەوەنە ساڵە لێرە ئەرەوەڵا 21 ساڵە خۆم وام لێرەوەڵە دەیخوای گەورە سەلامەتان کایخۆ ئەی بە چیەوە مەشغوڵە بن ئیسێ بەڵێ وڵا ئیسێ زەرعاتەکەی زراعت ئەرەوەڵا پیاوەکەم زەرعاتەکەی تو کوڕەکەشم تەلەبێ پۆلی دوانزەی سە لە پێنجێن ئەو سعیەکەوەڵە باشە بابزانم لێرە وەختی خۆی کە لێرە بوون ئاژەڵداری و ئەوەنەتان نەکرد ئەرەوەڵا حیوانم بوو وڵاخم بوو نام قەل و قازم و ریشکم بوو حەچی شت بوو باشە ئێستا لە نێوانی ئێرە ئەم خانووە و ئەم خانووە گڵ و سەرەکەی دارە لەگەڵ شارە کامیانت پێخۆشترا ئێرم پێ خۆش ئێرە ئەرەوەڵا هەل لێرە خۆش باش زۆر نزیکیشن ئەبووە لێ ئێرە بڵێن چی ئیتر مەکتەبی تیانەمە خەسخانی تیانەمە ئەمجا هەمووی بەبنی تەلەبۆ چۆڵێکی ڕۆی و ئیتر چی بکەین وڵە خی گەورە مەحفوستان کە خی گەورە سەلامەتان کە ئیشاڵڵا قوربانم ساڵەکەی لەسەر عزیێتان کێشاوە قازەکان هەموو ڕۆژە ئەوەی بۆسێ ئەوکانەیە ئەمجا قازەکان ێستا پیسیان کردووە وەڵا قازەکان پیسیان کردووە ڕاستەکەی ئەی قازەکانتان نەفرۆشت قازەکانتان ماوە قازەکانی ئێمە قازی ئێمە نین ئێمە ملیشمان هەیە ناما نایفرۆشین نایفرۆشن مەیفرۆشن مریشک زۆر جوانە باش باش ئێوە ماڵتان لەکوێ بوو سەیت ئایەق ئەی بۆ هاتن بۆ ئێرە بۆ بۆیەکە دایکم هەر خۆی وتی خۆی وتی ئێوەش بە قسەتان کرد ئافرین ئەی تۆ نەچوویتە مەکتەب نەوەڵڵا بۆ بۆیەکە ئەی حەزت لە مەکتەب نییە وڵا حەزم لێتی بەجارێکە بچکۆڵم پچکۆلەی ئەی کە گەورە بووی ئەچیت ئەدوڵڵا ئەوەنەت حەز لێیە پەلوات بەیانی هین یاینە بەیانی ئەغۆینە بۆ ماڵ
خۆمان تۆ وەرە پێم بڵێ حەزەکەی بچیتەوە بۆ ماڵتان بڕاتەوە بۆ سەید سادق یارە لێرە لەم نەزارەیە بن خۆ پەروە دژیەتەوە بۆ ئێرە یەتەوە بۆ ئێرە باش ئیتر کە هاتۆ بۆ ئێرە ئیتر قەت ناڕۆنەوە بۆ سەید سادق باش مەڕۆنەوە ئێرە زۆر خۆشە ئەی تۆ حەزەکەی گەورە بیت ئەلۆڵە بۆ بۆکە باشە کە گەورەبی ئەبی بەچی ئەبەم بە پۆلیس پۆلیس ئای هاوار هەر لە پۆلیسیمان کەمە زۆر باشە ئەی بۆ نابی بە دوکتۆر ئیتر نابم دەرزی لە خەڵک بە و نابم نابی بە ئەوە بەس پۆلیس ئافرین بۆ تۆ دەوەرماچێکیشم بەرە ئافرین خۆشەویستان ئەمە کادێنە وەختی خۆی بە ناوی بیسمیلا و ئەلحەمدوللا لەسەرەوە شتی تێکرا و واروەها هەڵە گیرا تاکو ئەوەی کە بۆ زستانێکی درەنگ بەشی حەیوان و کاڵێن حەیوانی ورد و ڕەشە وڵاخ و وڵاخە بەرزە بکە بۆیە بە ئاسانی دەرگای کادێن ناکرایەوە کاتێکە کرایەوە کە ئەبوایە پاییزێکی درەنگ بواە و کاتی ئەوە بواە کە پوش و پاوان دەست نەکەوتە یاخود وڵاخ نەیتوانایە بۆ شێوە بچێتە دەرەوە و لە کێوەکان بحەوێتەوە یاخود بلەوەڕێ ئەو کاتە دەرگای کادێنەکانیان نەکردەوە و ئیتر بە گوێنی کایان دەرێهێنا و خستە بەردەمی حیوانەکان یاخود با بڵێن ڕەشە وڵاخ و وڵاخە بەرزەکان کاک شێخ ئاوات ئەم گوندی نزارەی ئێوە وەختی خۆی بە بڵێن مێژوێکی دیاری هەیە و وەختی خۆی کۆمەڵک کەسایەتی سیاسی و کەسایەتی کۆمەڵایەتی و ئەو کەسانی کە کاریگەریان ئەبوو لە سەر دەوروبەرەکەی خۆیان هاتوونە گوندەکەی جەنابتان هاتوونە ئەم نزارەیە وەکو مێژوو تۆ چی لەلایە ئەو کەسایەتیانە چێ بوون کاتونە ئێرە بەنای خۆی گەورە میهرەبان سەرەتا بە خێراتنی بەڕێستانەکەین بۆ نزارە ئەوەی کە جێی شانازی بێ بۆ ئێمە مای خۆشحاڵی بێ نزارە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی کەسایەتی مێژوویەکی زۆر دێرینی هەیە ئەگە بگەڕێنەوە بۆ سەردەمی شێخ کاکە حەمەی نزارە کە کەسایەتێکی بەناوبانگ بووە لە سنوورەکە و لە ناوچی سلێمانی و مەتیقی ئێرانجدا ئەم ڕێژکەیە کە لە سەردەمی شێخ کاکە حەمەدا زۆربەی سوڵحەکان لەوێ کراوە و شێخ کاکە حەمە بەهۆی پێگە و ناونابانگی و خزمەتی لەگەڵ هۆزی گەورەی جاپ و بەگزای جاپەکان لەگەڵ بابانیەکان لەگەڵ زۆر کەسە هەبووە دواتر دێتەوە بۆ زمانی شێخ حەمەد سەعیدی نزارە کە کەسێکی شۆڕژگێر و بەناوبانگ بووە هەم لە ڕووی ئاینی هەم لە ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕووی ڕۆشنبیری هەر ئەمە ژوای کردووە کە زۆربەی کەسایەتەکان و سەرکردەکان ڕووکەنە نزارە بۆ نمونە شێخ مەحموودی مەلیک ئیسماعیل خانی شکاک هینە سمکۆی شکاک ئەپوو مەحموودخانی دڵتنی مەحموودخانی کانی سالان فەرشخانی شەهیدی بابانیەکان وەکو عەلی بەگ و ئەحمەد بەگی بابان سەرحەدیەکان ئەمانە هاتوون لە نزارە سەردانیان کردووە پەیوەندی کۆمەڵایەتەکانیان زۆر باش بووە لەخوا بەجار هەستەکەم کەسایەتی سیاسیش هاتووە ئەوانەی کە مەسەلەن بۆ نمونە قیادەی سیاسی و قیادەی سیاسی ساڵی 1962 مام جەلال یەکەم کۆبوونەوەی کە لە دەڤەری پێنجۆ ناکردوێتی لە نزارە لە ماڵی باوەگۆرم شێخ ڕەحمەد کردوێتی کە عەشایر و خەڵکەکەی کۆ کردوتەوە و وەکو بڵێن پەیامێک بۆ شۆڕش و بۆ هاوکاری شۆڕش دەستان خۆش بە نازانم چیتر ماوە کە جەنابەت بەڵام سوپاسی بەڕێستانەکەم و دەستخۆشتان یەکەم بەرنامەکەتان ئینشاڵڵا هەستە تۆتوو بوون و بە خێرن سەر چاوم و زۆر خۆشحاڵ بووم. دادا کاڵە سەلام عەلەیکم. عليك السلام وسلام يخوا بخير بيز بسر تشاو بسر سر قربانم يا سلامت بيش دادا کاڵە با بزانم سەرۆکارت وەختی خۆی لەگەڵ ئەم نزارەیە چۆن بۆ چیت کردوە لێرە ئەوەی من بەبیرم بێت نزارە تووتن و گەنم و بەهاروی تیا کراوە دەگەڵ مەرەزەیەکی باش برنجێکی جوان تازە بە تازە هەمووشتی پاک سەرچاوی ئاوی ئەم نزارەکانی چناربووەکانی گەورە بۆ زۆرکانی هەبوو حەوزە گەورە بۆ حەوزی پیاوان ئەم هەموو مەرەزە و تووتن و ئیشەی پێکراوە ینی ئەوە زۆر بووە سەرە پاراو بووە خەڵک پاراوی ئەکرد خەڵک ئیشی ئەکرد ژن و پیاوەکو یەکی لاگە بوو بەخوا ژن بە
شەونانی کردووە مەشکەی ژەندووە کۆڵی ناو بە کۆڵ بێشکە مناڵ بڵێن من وانە بوومنم بردوانە بۆ ئەو دەستە ئیشیان کردووە ئیتر تووتنمان کردووە پاچە کۆڵەمان کردووە شەتڵمان دیاوە کاتی مەرەزەکردن کە ئەڵێ مەرەزە ئەڵێ دەرگامور مامۆستا جەمال من ویستم پرسیاری ئەوە بکەم شتێک هەیە لۆغەتێک هەیە پێڵەن دەرگامورە پێ خۆش ئەو دەرگامورە بزانم چیە ئەو دەرگامورە زانێکی وازم کاکشێغاوەتیش لەوانەیە لە بیری بە بەدرگیانیش دەرگامور ئەو ڕۆژەی پیا و درەوی مەرەزەی ئەکرد کە کێشەیان ئەکردە شوێنی خەرمانەکە هەموو ئافرەتێک لە ماڵی خۆی ئۆگۆڕی بەجلی جوان و بە کەشخەیی ئەڕۆژ پیا و کێشەی ئەکرد بەردێکیان دانا لە بەردەمیانە دەستکە چەڵتوکیانە لەگەر بە بەڵمەکەی و ئەیاننا بە بەردەکە ئەوەری چەڵتوکەکەی ئەوەری ئەیان هێنایەوە ماڵەوە هەڵیانە خست لە سەربان کە هەڵمانە خست وشکمانە کرد و هەر بۆ ئێوارە ئەم چەڵتوکەمان پێ ئەگەیان و ئەمان کرد بە برنج و بە کەڵەشێر و قەل و قازی کوردی و خەڵکتر نەخۆشین هەبوو دەرگامور واتە ینی کوتانی برنج و وارووا وشکردنی و چەڵتوکەکە ئەوە ئەیگری بەدەست ئەیەی بە بەردەکە ئەجاهێنیتەوە هەڵیەخەی لە سەربانەکە کە هەڵە خست لە سەربانەکە لە هە شوێنە هەڵیەخەی ئەیتر کە هەڵە خزوشکیەکەیتۆن جا ژەنی داماودا ئەنیش بە ئەو کاتە شتێ هەبوو پیان و دۆڵ و مست و سەر مستۆکەیمانێ ئەمان کوتا زۆر شتەیە ئەچی بۆ دیەکان شتم زۆر لە ڕڵای زادوایی پێ دەڵێم ئەیتر ئەمان کوتا و بۆ ئێوارە پێمان ئەگەیان ئەمە برنج بوو ئەمە بەڕۆنی کوردی ئەمە قەل و قازی کوردی بزانە کەس نەخۆشی نییەگەر ڕاستە ئەوە هەروەکو جێژنێکی جواب بوو هەر خۆش تا خەڵک لە ژێر ئەو مەڵەوە مەرەزانە ترێدانا و پتورەکە دۆی ساردی دائنا ئەمجا ئەو کانی گەورەکەی سیاوە چۆرە بۆ کەزنی ساحەبی بێ باوەڕ و قەناعەت هەبێ 100 ماڵ بۆم نزارە دۆی تێکرد نیوەڕوان دۆمان تێکرد بەفرەوە چاڵی لێبوو دۆمان تێکرد ئێوارانەمان بردو ئەم گۆزە دۆیە حەسەکرد بەس بیخۆیتەوە بەس بەداخەوە بەداخەوە کەی سیاوای لێ هات یاڕەبی مەحفوظ بن یاڕەبی لەگەڵ تۆ منش خۆشحاڵ دەرگامورت پێ ناساندین زۆر شتەیە پێ بناسێنم بە جارێ بە کاتێکی کە بە تەلەفۆنەکەت وەرەگرم لە مامۆستا جەبال ئەگە کرد منش مەمنونی تۆم برای بەڕێزمی برای بەڕێزمی برای بەڕێزمی منش زۆر پێم خۆشە و زۆر هەر ئاواتیشمەوە بۆ چەند ساڵەکە لە نزیکەوە بتبین و بەرنامەیەکەین بەخوا زۆر خۆشحاڵم بە قوربان بەس دەستێکیش بێنن بەم نزارەیە پاکیکەنەوە لایەکی لێکەنە بە ئیسلامی و بە ئەلمانی و بە هەموو کەسێکەوە 13 ساڵ چۆڵ بووە 13 ساڵ بەخوا حوزێکی تایە بتبینە شێخە لە بیرێتی حوزە گەورە تەواوی ئەم دێ فەرش و شتیتی ئاشت نازانی هەمووی چنار و بی و تو لەقلق بەسەری و ئەحە بەسای ئەوەنە خۆش و گەورە بوو حوزە گەورە بەزی سە بەداخواوای لێ هاتووە بەڵە خۆشەویستان ئێستا من کۆمەڵێک شتی زۆر مێژووی یاخود با بڵێن دیکۆمنتی مێژوویم لە مێژووی مەبەستم گوندی نزارەیە لەگەڵ کاک شێخ محەممەد ئیشەڵا باسیەکەین سەرەتا بە لەم دوو دەفتەرەوە دەست پێ بکەین کاک شێخ محەممەد پێم خۆشە بزانم ئەم دەفتەرانە چین من ئەم جارە بە ئەم دوو دەفتەرە بەمەوە باسی دەفتەرەکانم بۆ بکە دوای اینجا ئەمانەی تریژ یەکێک ئەیدەمەوە دەست و بۆ ماسکە بەڵێ باش سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان بەخراتین بەڕێستانەکەن وەک کەناڵە کۆک و بەڕێستان کاک پەیوەند کاتی بۆ دیەکەمان بۆ گوندەکەمان زۆر خۆشحاڵین بە ئەسەرێکە دینەوە لەمە کات شەحەزەکەم پێشەوەی باسی ئەم شتانە بکەم لا جەنابێت پێم خۆشە دەستخۆشی و پێزانین خۆمان دەبڕین بۆ ئامۆزا و برای بەڕێزی خۆشەویستی خۆمان کاک شێغاوات کە ئەم شوێنی پێداوین بۆی مەسە لە ئەم مراسیمە و ئەم کۆبنەوەی تیا بکەین دەستخۆشی و پێزانی زۆرمان هەیە بەنسبەتە و پرسیاری جەنابیشتۆ کە بەڕێزت باسی کرد ئەمە گەڕێت و مێژوەکەی بۆ 67 ساڵ لەمەوە پێش ئەمە مۆڵەتی چەکی تاپڕ بوو ئەو کاتە سەردەمی با بڵین خاڵی نەقشبەندی بۆ قایمقامی قەزای هەڵەبجە بووە لەوێ دانیشتۆ ئیداری بڵین پێنجێ ناڵم لێرە نەبووە بەڵام وەکو قەزا نەبوو ئێرە ئەگەڕێتەوە بۆ 67 ساڵ گامە ساڵی 53یان هی باپیرمە شێخ حەمەمین چەکی تاپڕ بووە ئەو کاتە مۆڵەتەکەی پیان داوە بە کۆلەکەی پیان گوتۆ پاس
بەڵێ ئەگەڕێتەوە بە ساڵی 1954 ئەمە مێژوەکەشی تایە بۆ ئەژوی ئەو کاتەشی تایە برادراری شان ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1954 68 ساڵ هەر هەمان شتە چەکان بۆ مۆڵەتەکان بۆ تازە کردوێتەوە بۆ ساڵێکی تر هی باپیرمە باشە کاکشێخ ئەمەش کۆنووسێکە بە دووسوخەتێکی زۆر جوان نووسراوە یعنی تەسەور ناکە ئێمە شتێکی زۆر کۆن بێ ماشڵاوانە ئەوەنە دەسوخەتەکە جوانە ئەی ئەمەیان چییە؟ ئەمەش بەنسبەت ئەم نووسینەوە ئەم نووسراوی باوکی کۆچکردومە خوالی خۆش بێ شێخ نزارە ساڵی 1970 دوانزەی 1970 نووسراوە بەروارەکەی تایەتی کۆمەڵە زەیمان هەبوو زەوی کشتتوکاڵی ئەو کاتە لەبێنی شەژماڵەکە بەشیان کردووە بە شاهدی خەویرانی خوارەوەواتە کۆنووسی زەویەکانی خۆمان بە تەبایی و بە برایەتی خوان لە بینی خوانە بەشیان کردو بە شاهدی ئەم کەسانی خوارەوە دەستنووسەکە گەڕێتەوە بۆ دەسوخەتی باوکی ڕەحمەتی و شێخ ئەو کەسانش دەخوارەوە کە خەبیرن مەسلا خەڵکی دەکەی خۆمان کەساتی دیار بوون ستەمپان هەیە با بڵین پەنجەمۆر ئەوانی سەرۆ ساحیبی حوسەکان و ساحیبی مڵکەکان و کە پێگەن لە 6 ئامۆزای خۆشەویستی باوکم بە باوکمەوە 6 زۆر باش ئێمە بەری 6 بابین فەرمو باشە ئەمەش ئەلبومێکە باڵێ کۆمەڵێک وێنەی باوا بڵێن مێژوویتە وێنەی ڕەشوسپی قەدیمی باڵێ باسێکی ئەم ئەلبومەشمان بۆ بەنسبەت ئەم ئەلبومە شەوە کە بەڕێز باسێکی ئەمە ئەلبومێکی کۆنە دیارە بەشەکانی زۆرتیە بەڵام یەکێک لەو بەشە گرنگانی کە سەبارەت بە نزارەیە ساڵی 1970 کاتێک کە ڕاگواستنی داهاتەکان دەست پێکرد لەیان ڕژێمی باسەوە ئەو کاتە نەڵم باوکی خۆم بۆ دانێ بۆ خەڵکم ناتوانم لێرە دەربڕین کەم بۆ باوکی کۆچ کردوم لە هەموو ڕێکەوە بەجێڵم بۆ ئەوانی کە یان ناسی و ناسیویانە خوالی خۆش بێ بەڵام ئەو کاتە عەربێکی باش بووە داوای لە کابرا زابتەکە کە دوی لێرە بۆ وازانم پێشەوەی داهاتەکان دابگیرێ خاستەن تایبەت نزارە و تیتی من ئێوە ڕێک و ڕیشەی ئێمە دەرێنن لەم دیا ئێمانەوێ بۆ وەچەکانی دوای خۆمان ئەم مێژوە بێنێت و ئێمە لێرە مێژوومان هەیە تاریخمان هەیە پێمان خۆشە ئەم سێ فلیمیستی شەشی هێنا بۆ کامەرە ئەو کاتە کامێرەمان هەبوو 100 ڕسم بووە 100ەکە تقریبان زۆربان وان لێرە ئەو ماڵانی کە پێش بڵین ڕوخان خۆمانی ڕوخێنی بە خواستی خۆمان لە هەمان کاتشا ئەوانی کە بڵین کاتێک کە بارەکەن ماڵەکان ڕاگوێزن بە سارە و چۆنە خەڵکەکان زۆربەی ماڵەکانی شیتیا ماڵی خۆمانی تیا ماڵەکانی تریا ماڵی ئامۆزا خۆشکانی تایە ئەوە بەنسبەتەوە باش ئەوەی کە زۆر مهمە بەلای منەوە سەرنجڕاکێشە بۆ دوایە هەڵگرتم بیکەمە باڵە لە خزمەتتان ئەم سەرزینەیە ئەم سەرزینە کاوە سێرەکەی لە پڵنگە چێت من حەزەکەم ئەم سەرزینەش جەنابەت ئاهاوە بینەرانش ئاوا ببینن ئەمە سەرزینە خراوتە سەرزین باسێکی ئەم سەرزینە چەرمەشمان بۆ بکە ئەمە مێژۆکەی بۆ کێ گەڕێتەوە چی ئەمە بەنسبەت ئەمەشەوە ئەم سەرزینی ئەسپا ئەوەی کە من بیستومە تەبان بە حکمەوەی کە تەمەنم زۆر نییە دیارە ئەمە ئازیاتیە گەڕێتەوە بۆ باوکی خۆشەویستم خوالی خۆشبێ شێخ جەلال کە هی باپیرم بووە باوەگەرم شێخ حەمەمین پاراسوێتی ئەوش مێژۆکەی گەڕێتەوە بۆ سمایلخانی شوکا کاتی خۆی کەساتێکی دیار بووە لە ڕۆژهەڵاتی ئێران با بڵین لە مەریوان بوو لەکوێ بووە منەو کاتە چۆن هەر لە دایکیش نەبووم بە هەدیە بە خشوێتی بە باپیرم باپیریشم هەڵی گرتووە بەکاری هێناوەکو چۆن لە کەسێکی سوارچاک ناڵە مینە کەسێکی تفەنگچی یان چۆنە لە کەسێکی ئازا و بوێر لەو کاتە بە حکمەوەی کە برایشی حەمەسعی بووە شە حەمەسعی برای گەوریان بووە هەمیان چۆنە لە تەبایی و برایەتیان پاراستووە حتا یەکێک لە شەڕەکانە بازانم هەڵە نەبم بیستومە لە شەڕی ڕووسا بۆ ئەو کاتە بەشداری کردو یەکێک لەو بەشدارانی کە کردوێتی دوو فشێکی تا دوو فیشێکی بەرکەوتووە کە وەکو مێژوێک ماوەتە بەزە مێژۆکەی کڕێتە لەوانێ بڵێن بۆ 100 ساڵ لەمەوە پێش کەمتر زۆرتر بەڵام لەخوا بەزیابە لەو کاتە هەرچەند خوافکە نەماوە باپیرم بەر نەکەوتوانی چۆن دەڵێ قەدەری ئیلاهی وا بووە کە بەرنەکەوێت ئەم مێژۆکەی گەڕێتەوە بۆ بەڵامی تر سەردەمی ئیسماعیلخانی شکاک و مێژووکەی و ئەمانە ئەوە بەجێڵم بۆ بەڕێستان ئێمە پاراستومان هەمیشە گەڕێتەوە بۆ ئازایەتی و بوێری و لێهاتی باوکم ئێمە پارێزەرین
دایکی کەمێک سەرقاڵ بوو کە وێش خێرا بۆی دەرچوو چوو بۆ یاری و بۆ گاڵا بێخەم گوێچکەی ئاراقا مامڕێوی فێڵباز بینی فێڵی خۆش بوو پێکە وێکی تەنیایە ئەی خۆ کەس نازانێت یێرگا خۆ خێوی خۆی دێ مەڵاستە وەی هاتا دەر لە پڕێکدا کەروێش خێرا بۆی دەرچوو قاچێکی بریندار بوو خۆی کرد بە ناودارێکدا پەشیمان بوو زۆر گریا کەروێشکی ون کڕێوی هەر زوورە دەستی بۆی کەروێش کاساوە بۆ ماڵ خێرا چوو بۆ لای دایکی گریا فرمێسکی ڕێژا وتی بمبورە توخوا دایکی وتی ڕۆڵەی گیان با ئامۆژگاری بکەم با بەودایە خەمیانە هەناسەی کوتاوەکەم با بەودایە خەمیانە. ئافرین ئافرین ئەبێ بە قسەی دایکمان نەکەین نابێ کەروێشکیش بە قسەی دایکی نەکرد لە سەرەتایە دوای پەشیمان بۆەوە ئافرین بۆ ئێوە ئافرین بۆ ئێوە زۆر جوانن زۆر جوان خۆتان گۆڕیوە ئەو بۆ بەرنامەکە خۆتان گۆڕی ئەمە بزانمەزانی ئەم دوانە ناویان چییە؟ ئاناو ئاسە ئافرین بۆ تۆ ئافرین تۆ شەرەوە لەم لایە ئافرین ئەی تۆ چۆنی تۆ مام پیاو چۆنیت باشی دەست خۆش زۆر باشە دەست خۆش دەست خۆش ئەم کیسەڵە کێویانە یاخود ئەم کیسەڵە دێمیانە تەسەوەری ئەوواکەم کە چەند ساڵێکی تر بەڕاستی ئەبن بەشتی دەگمەن ینی لەبەرچی لەبەرەوەی کە ئەم گیاندارەش وردە وردە ڕوو لە فەوتانە بەهۆی ئاگرکەوتنەوە و بەهۆی ڕشاندنی دەرمان و ئالۆ بابەتانە جاندارێکی بەوە نیەوە جاندارێکی ناسکە. کاک مەلاکەریم باسی ئەوە بکەین مادام نزارە مێژوویەکی کۆمەڵایەتی و سیاسی ئەوانەیە حتمما ئەبێ مێژوویەکی ئاینیشی هەبێ حەزمان لەوەیە با بزانین چی سەبارەت بە مێژووی ئاینی هەیە ئەگەر جەنابەت بۆمان باسکەڵە. سەرەتا بەخێراتنی گەرمتانەکەین بۆ بەسەکردنەوەی گوندەکەمان تەبەن لادەکەی ئێمەش گوندەکەی ئێمەش یەکێکە لەو گوندە دێرینانەی کە بەڕاستی مێژوویەکی زۆر دێرینی هەیە کە بە قسەی گێڕانەوەی باو باپیرانی ئێمە لە ساڵەکانی 1940 کە مامۆستایەکی بەڕێز مامۆستا شێخ عەبدولعەزیز کە لە ساڵی 1940 لەدایک بوو و لە ساڵی 1922 کۆچی دوای کردووە لەسەر دەستی ئەم عالمە کە پیاوێکی بەخوا سڵحاو بووە مەدرسەیەکی دینی دامەزاندووە. ئەم مەدرسەیە درێژە پێدەر بووە وردە وردە بەردەوام بووە ئێمە بەردەوام مامۆستا و مەدرسەی دینی تیا بووە و لە دوای ئەوانیش کۆڵی مامۆستای تر خزمەتیان کردووە تا نزیکی کۆڕەوەکە تا دیها داگیران یەکی لەوانە مامۆستا مەلا محەممەدی بێباڵ مەشهورە و دوای ئەوە مامۆستا مەلا محەممەدی مەلابەها کە باوکی مامۆستا سەلاحەدینە و دوای ئەوە مامۆستا شێخ حوسێنی نزارە و دوای ئەوە مامۆستا مەلا ڕەحیمی گرێزە و دوای ئەوە مامۆستا مەلا ڕەحیمی عەنەب مەشهور بووە و دوایشیان کۆتاییشیان مامۆستا مەلا شێخ سەید عەلی کە بەڕاستی خزمەتێکی زۆر بەرچاویان کردو لە دێکە. طبعا خوای گەورە لە هەمیان خۆش بێ و پلە و مەقامیان بەرز بێ ئینشاءڵڵا لای پەروەردگار و ئێمەش بە قوتابی ئەوان قبول بکات. بەڕاستی ئەرکی سەرشانی مامۆستایان و بانخوازان و پەروەشیاران لەم زورفەی ئێستادا زۆر گەودەی و قورسە کە بەڕاستی هۆشیارکردنەوەی گەنجەکانە جارێکتر سەر لە نوێ کە بتوانین خزمەتێکی بەرچاو بەدینەکەمان بکەین و بە گوندەکەمان کەین و بە شار و شارۆچەکەکانمان بکەین. یا ڕەبی ئێوەش بەخێر بێن لە خزمەتانە. وەکو بەڕاستی وەکو پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئەفەرمێت كلكم راع وكلكم مسؤول عن رعيته بەڕاستی هەمومان بەرپرسیارین بەرامبەر بە ماڵ و ماڵی خۆمان بەرامبەر بە گەڕەکی خۆمان بەرامبەر بە گوندەکەی خۆمان بەرامبەر بە شار و شارۆچەکان کە بتوانین لە ڕووی ئاینیە و خزمەتی بکەین و جێ دەستمان دیار بێ ئینشاءڵڵا. کە حەسەن حەزەکەم باسی ئەومان بۆ بکەیت تەمان لە لادەیە وەختی خۆی
ینی کوردەواری بۆ زۆر شت هەیە دوور ناکەوتنەوە مەسەلەن بۆن منە بۆ ئاش و مەسلەی باراش و هەندێک لەو بابەتانە شتێکم بیستوە لەسەر ئێرە کە گوایە ئاشی تیا بووە واروەها ماوەیەکیش قانە ئەم هەڵەنەری جوچک و نازانم جوجە سازی و ئەلەم بابەتانەی هەبووە نازانم تۆ چیت بەبییر دێ سەبارەت بەوە بۆمان باسکەین لێرە دوو ئاشی تیا بوو ئاش کە نەچوونم لاولا ئاشی شەڕش و ئاشی لە مارفی پیاڵن قانعی لێرە بۆ بڵات دقیق ساڵەکەی نازانم من لێوا لەو چەما جوجە سازی بووە جووتکی هەڵانی و دەستگای بۆ کاتە ئەرەوەڵە ئەوانە بیرێ باشە ئاش چۆن ئیشان پێکرد ئاش بە ئاو ئیشان پێکرە قوربان بە ئاو ئیشی کرد و کاتە باشە ئەی باسی نەکەت کرد باسی ئەو هەڵێنەرەکە ینی جوجە سازیەکە مەبەسم ئەوەیە ئایا هەر شتێکی تایبەت و کەم بووە یاخود شتێکی شایع و لە منتیقەکە خەڵکەم وی زانیوێت و ئیسفادەی لەکە هەر شتێکی کەم بوو کاتە کاتە ئەمێر وای پێشکەوتون نەبوو مامۆستاجان شتێکی کەمە بەس بۆ خۆی بەکاری هانیوێتەوە مامۆستاقانیا ئەرەوەڵە ڕاستە بەڵێ کاک حەسەن ئێستا ینی کە سەیرەکەیت ینی ئەو ئەوەندە زۆر نییە گوایە دوو ئاشیش ینی کە ئاش بە خۆ دەزانی چەندێک ئاوی دەوێت بۆ گەڕەن و بۆ بەرداش و بۆ هینەکەی ینی ئەو کاتە ئاوا ئاو بۆ یاخود ئەو کاتە ئاو زۆر بوو کاگە پەیوەندیان ئەو کاتە بیر ئەم بیرە نەبووم بیران ئیسە بڕۆ لەم مەتەقەوە دەیانبی لێراوە بە 50 مەتر و 70 مەتر چۆتە خوارەوە شەفتوبەری نەرسەرە بە چوار 10 سەعاتیشەکە بە 11 ئیشەکە ئەم جاکاتی خۆی ئەم چەمانە زۆر بووی کانیا و ئەم بیر نەبووە ئەم ئاشانە بە ئاو ئیشی کردووە ئاوەکە زۆر و هەتا مەرەزەمان لێکرەوە توتنی زۆرمان لێکردوە کاتی خۆی ئەرەوەڵە ئەیسە بیرانە وشی کردووە ئەیتر چەمەکە نامێنێ و کانیەکە نامێن مامۆستا جەمال بەنسبەت نەزارەوە حەزەکەین بزانین کەی مەکتەبی بۆ هاتووە کەی خوێنەواری میری هاتوۆتە ئەم ناوچەیە ئەگەر جەنابەت شتێک لە مێژۆکەیمان بۆ باسکەی سوپاس دەکەین سپاس بۆ ئێوەش وەڵا خوێندن سەرەتا بەخێر بێن خوێندن لە ساڵی 1939 بۆ ساڵی 1940 خوێندن لە گوندی نزارە دەستی پێکردووە بەڵگەشمان بۆ ئەمە ئەوەیە کە ئەو کەسانەی کە موالیدیان 46 و 47 و ئەوانەیە خوێندەوارن لێرە بە ژنەوە بە پیاوە خوێندەوارن و سەمەدەفەنی یەکەمین مامۆستا بووە لەم گوندا دواتر مامۆستا عومەری حاجی محەممەد و قوربانی لێ بۆ مامۆستا علی ئەمین باپیری دکتۆر ئاسۆ فەرەیدون علی ئەمین مامۆستا علی ئەمین لێرە مامۆستا بووە و مامۆستا عومەری حاجی محەممەد قوربانی پێنجوێن لێرە بووە دواتر لە ساڵی 1964 مامۆستای گوندەکەی خۆمان کە خوێندکار بووە لێرە قوتابی بووە لێرە بۆ تۆ بە مامۆستا لێرە مامۆستا عومەرمان هەیە مامۆستا عەبدولکەریممان هەیە مامۆستا بەکرمان هەیە مامۆستا حسینمان هەیە ئەمانە هەمویان لەم گوندەی خۆمانان دەرسیانتەوە دواتریش لە دوای ڕاپەڕینەوە لە ساڵی 1990 ئەوانەوە بەدواوە خوێندن لێرە دەستی پێکردوتەوە یەکسەر لەسەر دەستی مامۆستا ڕفیقی نزارە کە خەڵکی نزارەی خۆمانە بەداخەوە بەهۆی کاری تایبەتەوە نەیتوانی ئامادە بێت لەم بەرنمەیە ئەو خوێندنی هێنایەوە ئەم گوندەی خۆمان لە نزارە و خوێندن بەردەوام بووە بەڵام ئێستا بۆی ئەوەی کە دێهاتەکان و زۆربیان چۆڵ بوو و خوێند قوتابیەکانیان چوونەتە ئاستێکی بەرزتر خوێندکاری تیانەماوە قوتابی تیانەماوە و بەهۆی نزیکیشی لە پێنجوێنەوە درێژە بە خوێندن لە پێنجوێن درێژە بە خوێندنەکان ئەدەن دەست خۆش بێ بەس وەکو دیکۆمنت کارتێکت پێ بوو پێم خۆش بوو ئاماژەیەکیش بە کارتەکە بکەیت ئەمە بەڵگەیەکە ئەم کارتی یەکێکە لەو قوتابیانە کە لە ساڵی 1970 بۆ ساڵی 1970 بۆ 1970 ئەمە قوتابی بووە کاک محەممەدی شێخجەلالی خۆمانە خۆ پۆلی سێمیەتی ئەو بەڕێوەبەرەکە مامۆستا عومەر ئەحمەد مەحموود وە کە خەڵکی گوندی نزارەیە و ڕابەری پۆلەکەشی مامۆستا عەبدولکەریم بووە کە هەر خەڵکی گوندی نزارەیە ئەمانە
دۆکمنتێکە وەکو وەفایەکەڵی گرتووە تا ئیمزای ڕابەری پۆل هەمووی لە پشتی کارتەکە کراوە بەڵگەی ئەوەیە کە ئەم گوندە هەر لە زووە بە پەرۆشی خوێندن و خوێندەواری و گوندێکی کراوە بۆ پێشوازی لە خوێندن و خوێندەواری و ڕۆشنبیری کردووە. خۆشەویستان جاران وەکو ئێستا نەبوو خەڵک خۆی فێری سپلیت و موبەڕێدە و سەهۆڵا و ئەم شتانە بکە پیاوە بە تەمەنەکان ژنە بە تەمەنەکان زۆر جار ئەوانیان کە توانای ئیش و کاریان نەئەبوو لە ماڵەوە ئەمانەوە هەتاکو و نیوە ڕۆیەکی درەنگ تاکو وردە وردەم سێبەرانە کورتە بوونەوە و داهاتنە پاڵ دیوارەکە هەر لەم شوێنانە بوون لەم سێبەرانە بوون شوێنێکی فێنێک شوێنێک کە تا بڵی خۆشە بۆ دانیشتن زۆر جار گۆزەڵەیەک ئاویانە لە تەنیشتی خۆیان دانا جامێ ئاویان لە تەنیشت خۆیان دانا و ئیتر لێرە دەستیانە کرد بە قسەکردن و حەکایەت و جاری وا هەبوو حتا هەندێک لەو حەکایەتانی قەدیم وەکو ناسر و ماڵماڵ و لەیل و مەجنون و ئەوانەشیان لێراوت و بە دەنجی بەرز و خەڵک هات مەسەلەن بۆن مناوانەی کوڕ و کاڵ لە دەیەکە دەهاتن جویان لێگرت بەڵام ئەمانە هەمووی بوون بە مێژوو ئێستا کە من باسێکەم هەندێک کەس هەیە پێی وایە کە ئەمە ینی شتێکی ئەوتۆ نییە شتێکی بایەخدار نییە بەڵام بۆ زۆر بەمان ئەمە شتێکی جوان و بایەخدارە. جەنابی کاک شێخ محەمموود بابزانم جەنابیشت چۆن پەیوەستە بیتەوە بە ئەم گوندی چنارە ئەوانە سەبارەت بە کەس و کار و با و پیران چیت هەیە؟ بەڵێ پێشەکی بە خەیاتنی گەرمتانەکەم بۆ گوندە جوانەکەمان گوندی نزارە و زۆر سپاسی بە ڕێستانەکەم بە عزیێتان کێشاوە و من خەڵکی ئەم دێکە من کوڕەزای شێعەلی شێخ حەمەدسەعید نزارم باوکم ناوی شێعەلی بۆەوە کەس و کارمان هەمووی لەگەڵ ئەم خەڵکی ئەم دیا بە ڕێک و پێکی و هەموو چەند ساڵ هێناومانەوە و من وەچێ ئەوانم هۆ ئیسەی لەم باخی کاکشێغاوات کە ئامۆزامانە دانیشتون ئێوە تەشریفتان هێناوە لەگەڵ نزاریەکانی خۆمانە کە ئێمە هەر ینی کەس و کاریەکین یعنی پێویست ناکە من تاریفی ئەوان کەم و بەڵام باپیری من کە شێخ حەمەدسەعید بووە لەم دیا ژیاوە و تقریبا ئێتی ئێمەی وەچی ئەوان و بە خێراتنی گەرمی ئێوەکەمە زۆر سۆسپاسانەکەم و یەخوا بەخێر بزانم تۆ بۆ نەزارە زوو دەیتەوە سەردان ئێراکەی هیچت هەیە لێرە وەڵی زەرعات وشمان هەیە بەس من خۆم فەرمانبەرم لە پێنجوێن دەوامەکەم ئیتر جار بەجارێ هەفتەی جارێ یەن بە سەردانیان بۆ ئەم باخی شێغاوا دانیشتن و خوا لە خزمەتی و کەسایەتی نەکاو ئێمە سەرمان پێی بەرزە بەڕاستی ئێتە خەڵکی ئەم دێ ئێمەش خەڵکی ڕێک و پێک و خزم دۆست و میوان دۆستن ئێمەشە لە زووە بەخانە هێنامانە دیوەخانمان هەبووە کاتی خۆی و وەیسەی لە خزمەتی ئێوەی بەڕێزان یاخوا بەخێر بێن ئەزیێتان کێشەوە سپاسی کاکردیجان ئەگەر بە شێوەیەکی خێراش بێ سەردێکی گوندی نەزارەمان بۆ بکارنی لە ڕووی مێژووی ئەوانەوە شتێکمان بۆ بڵێ کە ینی بینەر ینی باوا بڵێن حیسی ئەوە بکە یا خۆ چنارە بناس نەزارە بناسێنشە سەرەتا بنای خۆی بەخشندەی میهرەبان ئێوەش بەخێر بێن کوردەواری وەتانی پێڵقیامتان خێرێت و بەخێر بێن و بەخێر گەڕێنەوە قوربان ئێمە با سەرەتا لە ناوی نزارە باڵن لە ناوی لە جوگرافیای شوێنەکەەوە دەست پێ بکەین نزارە خۆی ناوەکەی چۆنەڵێ نسێ نسرم نسار ناوی دیەکە لەمەوە هاتووە باو باپیران ئێمە کەسگەلێکی عاقڵ بوون کەسگەلێکی عاقڵ بوون ناوی هەر شوێنێکیان ناوەچۆنە لە پڕ بە پێسی ئەو شوێنە بووە وە نزارێژ بەڵێ بە هاوینان جەوێکی فیانکو لەباری هەیە زستانیش تۆزە سارد و ساخترا و جوگرافیای شوێنەکەیش جوگرافیەکی زۆر باشە بۆ ئەوەی کە هەر لە زۆر تەماحی مرۆڤی تیا بۆ ژیان قەڵایەکمان هەیە لێرا قڵای جاوای پیاڵەن خۆی لە کۆنا مرۆڤ پیاوتون نیان دەرتاڵەکان و مەجموعەکیش جاویەکانیان پێوتون ئەم قڵای جاوا بە ناوی ئەوە ناونراوە بە ناوی ینی مرۆڤی کۆن مێژەکەی ئمە کۆنا گوندی نزارە بە بۆچوونی مێژونوسان بۆ 2500 ساڵ ئەگەرێتەوە چونکە ئاسەواری شوێنەکان کە هەیە و قەڵایچەکان کە بەم دەوراهان یان گۆڕستانەکان کە لێرە هەن ئەو ئاسەواریانەکە دۆزراوەتەوە ئەگەرێتەوە بۆ ئەو سەردەما ئێمە شوێنێکمان هەیە لەم بڵێن پشتی گوندی نزارە پێڵەن بوزان ئەوە سەردەمی خۆی بوزیەکانی لێ بووە هەتا ئیسە دارێکیان هەیە هەر داوەڕێکدارەکە بە ناوی ئەوانەوە داری بوز و دواتریتەوە لە ناوچوونیان کۆچیان کردو لێرە نەماون نا چەند قەڵایەکمان هەیە و قەڵای کوڕێ قەڵای کچێ قەڵای مێزەران و قەڵای جاوا وتم ئەمە هەمویان شوێنی ئەسەرین شوێنێکن کە لە خوار قەڵایەکی شوێسە بن قڵای کچێ شوێنێکمانەیە حەبەشی ناوە ئەو کاتەکە
پێچێت ئەوەی کە هەیە و گێڕاوەتەوە لە فەتحی ئەم سەردەما لە فەتحی ئەم دەور و پشتا ئەسحابەیە کە ئەسحابی حەبەش بووە لێرە شەهید بوویتە ئەو مەنتیقە بەنای ئەوە ناونراوە ئەو شوێنە ئێستا چووە شوێنی ئەسارە کە زمانی زوو خەڵکتیا ژیاوە و نزارە بەگشتی شوێنێکی کۆنە شوێنەکە کە بەڕاستی لە کتێبێکی دکتۆر جەمال نەبەس هەیە کە سێدێ لە مەنتیقا دەی نزارە مەسۆ سەڵەسی مەریوان کە سێ کۆنترین دێبوون لە مەنتیقا و شوێنێکی بە پیت و بەرەکەتی ڕویانی چۆنە شوێنێکی سەرچاوی چەندین کانیاویتیا بۆ لەبەرەوەی کە وەگوتم تەماحی مرۆڤیتیا و بۆشیان ئیتر لە زووە تا ئێستا ژیانی تایە. الله أكبر الله أكبر لا إله إلا الله أكبر الله أكبر سمع الله لمن حمده الله أكبر الله أكبر الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. Vamos a llamar. هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. بەڵێ خۆشەویستانی من لە دەڤەری پێنجۆن و لە گوندی نزارە و لە ناو ئەم مێژوەی کە زۆر بە خێرایی بوو بە ڕابردوو ماڵاوایتان لێ یەکەم تاکو بە یەگەشتنەوەیەکی دیکە و شوێنێکی دیکەی کوردستان هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.